دا کۆچی کار و بەرگریکار لە سزادرا و ڕاگیراوانی بادینان لەگەڵ بەڕێز سەرۆکی داواکاریگشتی وهروەها لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤ وهروەها بەڕێوەبەری زیندانی چاکسازی گەورانی هەولێر هەر لە بارەگای زیندانی چاکسازی گەوران کۆبوونەوە کە کرا سێ کاتژمێر و نیو تقریبان دانیشتین بابەتی زۆرمان مناقەشە کرد لەسەر ئایا بە چ شێوازێک ئەم ڕێکارانە جێبەجێ بکرێن و مەشمولن بە فراشەڵتی یان مەشمول نین و خۆشبەختانە کۆبنەوەکە ئیجابی بوو و لە ناو کۆبنەوەکەشدا بەڕێز سەرۆکی دەستەی مافی مرۆڤ دکتۆرە مونا داوای کرد کە ژمارەیەک لەوانەیە کە باری تەندروستیان باش نییە پێمان خۆشە بیان بین و چاومان پێیان بکەوی ئیتر ژمارەیەک چەند لەوانە هینا لەو ژمارەیە تەنها ئەمن ناوی هەندێک چەند کاک شێروان شێروانی وەروە مەلاشیڤان ئەیاسکەرەم گۆهدار زێباری ئەوانە هەمویان هاتن بۆ کۆبنەوەکە وەروەها نێچیروانبەری کە یەکێکە لەو سزادراوانەی لە دوای مانگرتنەکە باری تەندروستی بە یەکجاری تێکچوو خراپە و خۆشی لە بەردەم هەموو بەڕێزان و لە بەردەم ئێمەش ئاماژەیدا کە خوێن دادەنیشێ و تووشی نەزیفی مەعیدە بۆ بەداخەوە ئیدارەی سزن سەراحەتەن ئەوان دکتۆر و شتیان ئامادە کردو بەڵام ئەو نێچیروانبەری وەکو کاردانەوەیەک لەسەر ئەوەی کە ئەم بابەتی ڕێکاری فراشەرتی شمولیان ناکە بۆیە ئامادە نەبووە دکتۆر ببینێ بەیانی کۆبنەوەیەکی دەتوان ناوی لێ بنێم کۆبنەوەی لووتکە بەیانی کۆبنەوەیەکی زۆر گرنگکەیە لە بینی بەڕێز سەرۆکی داواکاری گشتی وهروەها بەڕێز دکتۆرە مونا سەرۆکی دەستەی مافی مرۆڤ سەردانی ئەنجومەنی دادوەری دەکەن ڕەنگە بۆ نیوەڕۆی بەیانی قراری حاسم و ئینشاءڵڵا مفرحیش قرارەکە جێگای دڵخۆش هەموو لایەکمان دەبێ قراری خۆش دەردەچی خاڵێکی تر یەکێک لەو کەسانێکە ئەمڕۆ لە زیندانی چاکسازی بانک کێشکران کە بە هەمان مادەیەک لە یاسای ژمارە 21 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان گیرا بوو ئاماژەیدا کە ئەویش کە 7 برای ئەنفالە و ئەمە لە ئێستا کە ئەو کۆنگرێ دەکەین هاوکاتە لەگەڵ ئەوەی ڕۆژێک بەسەر هێنانەوەی ڕفاتی 100 ئەنفالکراوی بارزانیەکان بەداخەوە ڕۆحیان شاد کە هاتوونەتەوە کوردستان حەقوایە دەسەڵات لە هەرێمی کوردستان ئاوڕێک لەو زیندانیانە بداتەوە و لە نێویاندا خەڵکی تێدایە کە برای 7 ئەنفالە ئێمە لێتەن ناشارینەوە بابەتەکە تا ئەو دقە جگە لە تەدەخولات و تەئسیرات و ڕاگررتنی تأثیراتی دەرەچی هیچ قرارێکی قەتعی دەرنەچوە تا ئەو لەحزەیە کە ئەمە قسە دەکەین بابەتەکە تەنها معلق ڕاگیراوە بەهۆی دەستێوەردان